السلام عليكم ورحمة الله وبركاته. بەڕێزان خۆشەویستان، ئەمن حەز دەکەم هەندێک بۆ خۆم تەذکیرەیەکی خۆم بکەم لە خزمەت ئێوە و هەروەها مەعذرەتەن ئیلا ڕەبیش لە قیامەت شتێکی تۆمار بکەم ئینشەڵڵا. ئەگەر دووسێ قسەم کرد دەربارەی ئایەتێک حەدیثێک خوا نەخواستەوا تێ نەگەن کە من ئامۆژگاری ئێوە دەکەم. ئێوە برا گەورەی ئێمە و مامۆستای ئێمە لە خزمەتتان دەبین، بە تایبەت مامۆستایانی گەورە ئێمە قوتابێک لە خزمەتیان داین و وەک نوێنەرێکی وان ئەو عەهد و پەیمانەی کە بە سەرجەم دەنگدەرەکانی کۆمەڵی ئیسلامیماندا کاتی خۆی پشت بەخوای گەورە ئەگەر دوادڵۆپی خوێنمان لە لاشە بچۆڕێتەوە لی پاشگەز نابینەوە. ئەو هەڵوێستانێکەوە شەرعین ئێمە بە شانازیەوە بە فەخرەوە پێشەنگی هەموو هەڵوێستەکان دەبین. یا ڕەبی خوای گەورە بەرەکەت بخاتە ئیش و پیشەی هەموو لایەنە ئیسلامیەکان و بە تایبەت کۆمەڵی ئیسلامی هیوای سەرکەوتنتان بۆ دەخوازین. خوای گەورە پاداشەنداتەوە. بەڕێزان، ئەوەی کە ئینسانی ئیماندار گرینگە بایەخی پێ بدا بەڕاستیدان زۆر هەوڵی بۆ بدا لایەنی قیامەتیە. ما عندكم ينفد وما عند الله باق. ئەوەی کە لە لای خۆتان بێ و لە دنیا بێ و بۆ ناو و شۆهرەت و بۆ دەوڵەمەندی بێ و بۆ هەر شتێکی دنیایی بێ ينفد، هەمووی دەڕوا، هەمووی ون دەبێ، هەمووی دەسڕدرێتەوە. بەڵام وما عند الله باق، ئەوەی بۆ خوا بێ و بۆ دوا ڕۆژ بێ و بۆ قەبر و قیامەتت بێ والله یەک بەدە تا حەوسەتیش خوای گەورە بۆت هەڵدەگرێ، خوای گەورە بۆت دەجێڕێتەوە. و هەروەها سەرکەوتن و بەختەوەریش بەڕاستی بەو کردەوانەیە کە ئینسان بینی خۆی لەگەڵ خوای گەورە پاکا و هەروەها خزمەتەکەشی دوور کاتەوە لە خیانەت لەگەڵ هەر هەموو کەسێکی. ئەم فەرمودەی پێغەمبەری ئەکرەم صلی الله عليه وسلم دەکەمە دەستپێکی قسەکانم کە دەفەرمێ إن أقربكم يوم القيامة مني مجلسا محاسنكم أخلاقا. نێزیکترینی ئێوە ئەی ئیماندارینە، ئەی مسلمانەکان، ئەی ئومەتی ئەو پێغەمبەرە عەلەیهی سڵات وەسەلام، کێ نزیکترینی ئێوە؟ نەیفەرموو ئەوەی کە باڵای درێژ بێ، نەیفەرموو ئەوەی کە ڕەنجی سپی بێ، نەیفەرموو ئەوەی کەوا دەوڵەمەندەکەتان بێ، نەیفەرموو ئەوەی کەوا شەهادە و پلە و پۆستێکی زۆری هەبێ. نەریت و ڕەوشتێکی وای دانا کە بە هەر هەموو کەسێکی گەدا و هەژاریش ئەنجام دەدرێ. فەرمووی مەحاسینکم ئەخلاقا، جوانترین ڕەوش ئیچێ بێ ئەوە لە پێغەمبەری خوا نێزیکترە عەلەیهی سڵات وەسەلام. ئەوەیە هەدەفی ئێمە، ئەوەیە ئامانجی حیزبە ئیسلامیەکان بەگشتی و بتایبەت ئەو جەمعی کەوا ئێمە لە خزمەتی داین کە کۆمەڵی ئیسلامیە. ئەو ئامانجەکەیەتی ئاشناکردنی خەڵکە بەخوا، سەربەرزکردنی خەڵکە بۆ دوا ڕۆژ، وێڕای خزمەتە نەتەوەییەکە کە ئێمە الحەمدولله لەوەش خۆمان پێ پاشکۆ نییە، پاشکەوتو نییە. لەوەش الحەمدولله دوور بووین لە هەر هەموو خیانەتێکی نەتەوەیی و لە هەر هەموو هەوڵێکی کەوا بۆ خۆ دەوڵەمەندکردن بوو بێ. باوەڕم پێ بکەن ئەو کەسانەی کەوا لە ناو حکوومەت و لە ناو سیاسەت نزیکن، ئەوان لە تاقیکردنەوەکان زۆر باش دەزانن. کەم کەسێ وەکو ئەو پیاوە بەڕێزانەی کەوا پێشەنگن ئێمە لە خزمەتیان داین، تاقی نەکرابنەوە بە کۆڵێک پارە و کۆڵێک مەنسەب و کۆڵێک شوقە و باڵەخانە. بەڵام سوپاس بۆ خوا قەبر و قیامەتی خۆیان نەفرۆشتە بە کورسی و مەنسەب و شۆهرەتەکەیان. هەموو دنیا لە پێش دانرا بێ وەکو پێغەمبەرەکەمان عەلەیهی سڵات وەسەلام فەرمووی لەو وەضعوا الشەمسە عەلا یەمینی والقەمەرە عەلا یەساری عەلا ئەن ئەترکە هذا الأمر ما ترکته. فەرمووی قەسەم بە گەورەی خوا ئەگەر ڕۆژ کە شتێکی مەحاڵە ڕۆژ بێنە شانی ڕاستەم و دەستی ڕاستەم، مانگیشم بخەنە دەستی چەپەیەوە کە ئەو دەعوەیە واز لێبێنم وەڵی تەرچی ناکەم. دەبێت لە پێناو ئەو دەعوە و دینەدا ئەمن بڕۆم کە معلومە دینەکە شتێکی غەریب نییە، شتێکی نامۆ نییە. وەڵی ئەو دینە هەوێنی پێکەوە ژیانە، ئەو دینە تاتی سەری هەر هەموو مرۆڤایەتیە. ئەگەر ئەو دینەمان لێ بکەیەوە تەماشای وەکو ئەو خەڵکەیکەوە گەورەکان گچەکان دەچەوسێنەوە، گچەکان ئەوانەی دواتر دەچەوسێنەوە. بەڵام لەلای ئێمە ئین ئەکرەمەکم عند الله ئەتقاکم، گەورەترینتان بەڕێزترینتان چالاکترینتان کێیە؟ ئەوەیە کەوە تەقواداری زۆرتر بکە، دوور بێ لە حەرام، دوور بێ لە ناڕاستی نە ناپاکی، خزمەتی خەڵک بکە، خزمەتی خۆی بکە، خزمەتی ژینگە و دەوروبەری خۆی بکە. ئەوەیە سەربەرز و ئەوەیە سەرکەوتو لە پێوەری ئێمە، لە میزانی ئێمە. بۆیە بەڕێزان با ئێمە دنیاداری وامان لێ نەکاکەوە هەدەف و ئامانج و ئاواتمان لەبیر چێتەوە کە قەبر و قیامەتە. کە ئەو قسەیە دەکەم تخوا لێم بە حەرەج مەگرن کە خوا نەخواستە من تێبینیم لەسەر کەس هەبێ، تێبینیم لەسەر کەستان نییە، هەموو لە من باشترن. بەڵام ئەوەی کەوا بەدی دەکرێ بەداخەوە
ئەو تەبعیەتە سەقەتەیەکەوە خەڵکانێک وەکو تەقلیدێکی عەشوایی لاسایکردنەوەیەکی کوێرانە دوو لە ڕووتان ئەوە مۆدیلە ئەوە عادەتە وەڵا ئەگە وا نەکەین عەیبە وەڵا دەبێ ئاوا بکەین وای لێ هاتۆ بەداخەوە خەڵکی موسڵمان کە هەمیشە چۆن دینەکە دینی حەقیقی و دینی ئاسمانە و دینی خوایە خوای گەورە بەغەیری ئەو ئیسلامە لە تۆ ڕازی نابێ ئەتۆش موسڵمانی هەڵگری ئەو ئیسلامەی ئەتۆ عەزیزی ئەتۆ گەورەی ئەگەر خۆت بچووک کردەوە چوو دوی شوێنکەوتووی کەسێکە بووی وەڵی بچووک دەبیەوە وەڵی سەربەرزی لەوەی دانیە تۆ شانازی بەو ئیسلامەوە دەکەی شانازی بەو ئیسلامەوە دەکەی کە ڕۆژێک بڕیارێک یاسایەک فەقەڕەیەک ئاەتێک حەدیثێکت نییە لە دژی نەک خوا نەخواستە مرۆڤایەتی حتا گیان لەبەرەکانیش هەر هەمووی مافی لەسەر ئینسان هەیە هەر هەمووی خاوەن مافە لەو قورئانی بۆیە تو کە شەرمت بەخۆت نییە شانازی بەخۆتەوە دەکەی با خەڵکانێکی نەیاریش خوا نەخواستە بە هەڵە تەفسیرت بۆ بکەن با سینارۆت بۆ دروست بکەن بەڵام ئێمەی موسڵمان دەبێت ئاگاداری ئەوە بین بەڕاستی گەورەیەکەمان بە ئیسلامەوەیە ئەگەر ئیسلاممان تەرک کرد و پشتمان تێکرد وەڵڵاهی زەلیل دەبین خوا پەنامان بدا بۆیە بەداخەوە هەندێک جاری وا هەیە لە هەندێک شوێنان دەبینی کەسە ئیسلامیەکە یاخود خانەوادەی کەسێکی موسڵمان و ملتەزیم و ئەهلی مزگەوت لەوانەی ئەهلی ڕیش و ڕابردوویەکی زۆر پاک بێ لەبەر مۆدیل و لەبەر عادەت و لەبەر عەیبە وای لێهاتۆ تووشی حەرام بووە تووشی لەوانەیە گوناحی گەورە بوو بێ وەالعیاذ بالله وەڵا دەڵێ بە نەڵێن ئەوە ئیسلامی و دواکەوتووە کاکەوەیان بە پێغەمبەری خوا گوتووە عەلەیهی سەڵات وەسەلام فلن ترضى عنك اليهود ولا النصارى ئەو دەقی ئاەتە بە هیچ وەختێک هیچ کاتێک ئەوانە و تەڵەبەکانی لێت ڕازی نابن حتى تتبع ملتهم تۆ مەڵێ عەیبە ئەوەیەکەوە ئینسان لە شەرعی خوا لا بدە عەیبە ئەوەیەکەوە زوڵم لە خەڵکی بکەیت عەیبە ئەوەیەکەوە نان و قوت و بوجە و موچەی خەڵک بخۆی عەیبە ئەوەیەکەوە لەلا خەڵکانێک دوو لە ڕووتان خوا نەخواستە بێ جلوبەرگی پێشکەوتن بێ زوڵم و ستەم و چەوسانەوە تەقەدوم بێ ئەوە عەیبەیە تۆی ئەمینی دەستپاشی ڕازگۆی ئەهلی مزگەوت شانازی بەخۆتەوە بکە خوای ڕەب العالەمین جەلە شەئنوه خطاب لەگەڵ خۆشەویستی خۆی دەکا عەلەیهی سەڵات وەسەلام جاگە خطاب لەگەڵ پێغەمبەری خوا بێ و بانگەوازەکە بۆ خانەوادەی پێغەمبەری خوا بێ عەلەیهی سەڵات وەسەلام دەبێت بە ئێمە بگوترێ معلومتانە ئەو خطابانە عامن شمولی هەموو ئیماندارێک دەکا کە خوای ڕەب العالەمین دەفەرمێ أعوذ بالله من الشيطان الرجيم يا أيها النبي قل لأزواجك وبناتك ونساء المؤمنين بانگوازەکە بۆ سێ سینانە بۆ خێزانەکانت ئەی محەممەد عەلەیهی سەڵات وەسەلام خوا لە خێزانەکانی پێغەمبەر ڕازی بێ وبناتك بۆ کچەکانیشت ئەی محەممەد عەلەیهی سەڵات وەسەلام ونساء المؤمنين بە ئافرەتانی ئیمانداران و مسلمانان پێیان بڵێ يدنين عليهن من جلابيبهن با خۆیان داپۆشن و بە ئەو عەبا و ئەو پۆشاک و حیجابەی کەوا هەیە بیپۆشن باوانەکەن خوا نەخواستە ببنە مایەی فیتنە ببنە مایەی خوا نەخواستە لە خشتەبردنی خەڵکانێکی بەرامبەریان وایان لێبێکەوە لە بری ئەوەی کە ئینسان ئیسلاحخواز بێ خوا نەخواستە مای تێکدان و بەدڕەوشتی بێ وەالعیاذ بالله ئەنجا خوای ڕەب العالەمین دەفەرمێ ذلك أدنى أن يعرفن فلا يؤذين ئەو باڵاپۆشی و ئەو حیجابە جوانەیەکەوە خێزانەکانی پێغەمبەری عەلەیهی سەڵات وەسەلام خوا لە خێزانەکانی پێغەمبەر ڕازی بێ کچەکانی پێغەمبەری خوا و هەروەها بە هەمان شێوە خێزانەکانی ئیمانداران دەفەرمێ باشترین خەڵغانە باشترین پەرژینە بۆەوەی فەلا یؤذەینە بۆی ئەزیەت نەدرێن بۆی کەوە تەشیریان بۆ نەکرێ ئەوڕۆ حیجاب و باڵاپۆشە و لەچک و پۆشاکێکی جوانی هەیە سیناریۆی بۆ دەکەن ڕسمێکی دوو لە ڕووتان لەوانەیە بێ سەرپۆش و بێ عەبای بۆ دابنێن و بڵێن فڵان کەس ئەو هابووە ئەنجا ئەگەر هاتو خوا نەخواستە بە شێوازێک بوو کە بازاری شەیتان و شەیتان ڕەوشتانی گەرم کرد ئەو کاتی دەبێتە مای ئیستیفامێکی گەورە لەسەر ئەو موسڵمانی نابێ خێزانی مسلمانان و کچانی مسلمانان لاسایی خەڵکانێکی ئەلمانی بکەنەوە نابێ پەیڕەوی لە پرۆگرامێک بکەنەوە کە لەگەڵ ئیسلام زۆر لێک دوورە بۆیە ئەو قسانە دەکەم ئەو قسانە بۆ جەنابتان نییە ئەو قسانە بۆ خەڵکانەی دوا ئێوەیە کە لە کەناڵەکان دەمانبینن پاشانەکە بەداخۆ وای لێ هاتووە ئەو مۆدیل و مۆدیلکاری و عەیبە و نەریتە و ناکرێ و نابێ وای لێ هاتووە دینەکەی فەرامۆش کردووە ئیسلامی بوونەکەمان لێکاڵ بۆتەوە پابەمن بە مۆدیل و بە شتی جوان و بۆ شتانێکەوە لە بازار هەیە ئەگەر سەیرکەین خوای ڕەب العالەمین لە سوورەی نور ئاەتی سی دەفەرمێ قل للمؤمنين يغضوا من أبصارهم ويحفظوا فروجهم فرمان دەکا بە ئیمانداران بەوەی کەوا چاویان بگرن
لە ئاس حەرام لە ئاس ئافرەتی نامەحرەم ئەو ئافرەتانە محەجەبەش بوون ئافرەتانە باڵاپۆشیش بوون ئەنجا دەبێت تۆ چاوت بگری نەزەر نەکەی ئەدێ ئەو بازاڕی ئەوڕۆکە کە سەیری دەکەی نازانی کە ئەمە شاری موسڵمانانە یان غەیرە موسڵمانانە بەداخەوە هەندێک شار وای لێ هاتووەکەوە کە دەچی چاو دەکەیەوە خۆت لێون دەبێ نازانین لەکوێ دەژی بەداخەوە ويحفظوا فروجهم ذلك أزكى لهم خوای گەورە دەفەرمێ ئەگەر چاوی خۆیان گرت و هەروەها داوێنی خۆشیان بگرن کەواتە ئەو نەزەر و سەیرکردن و هەروەها خۆ دەرخستنی ئافرەتان دەبێتەوە هۆی خوا نەخواستە ناپاکی و داوێن پیسی و کاری بەدڕەوشی بەڵاوبوونەوە لە وڵات خوا نەخواستە بۆیە بەڕێزان ئەو باڵاپۆشیەکە واجبە بۆیەکەوە خەڵکانە تووشی فیتنە نەبێ تووشی هیلاکەت و لە ڕێگالادان نەبێ خوا نەخواستە گەورەمان عومەر خوالی ڕازی بێ ڕۆژێک هاتە سەر مینبەرەکەی دەستی بە خوتبە خوێندنەوە کرد فەرمووی ئەی ئیمانداری ناگوێ بگرن یەک لە سەحابەکان فەرمووی گوێ ناگرم ئەی عومەر فەرمووی سەبرگرن ئەی ئیمانداری نا فەرمووی ئەی عومەر سەبر ناگرم تا پێم نەڵێ من ئەینە لەکە هاذا ئەو ماڵ و دارایەت لەکوێ هێناوە ئەگەر ئەو ڕۆبیایە دەی فەرموو کوا ئەو قەسرت بە چ کڕیوە ئەم سیارەت بە چ کڕیوە ئەم کۆمپانیات بە چ کڕیوە فەرمووی عومەر فەرمووی چ بووە فەرمووی ئەو جلەی ئێمە تەوزیعمان کردو ئەو قوماشە واللهی بەشی پیاوی باڵا درێژ ناکە هەتا سەر چۆکی دێ ئەی عومەر ئەو درێژەی تۆ تا سەر گۆزینگت هاتۆ لەکوێ بووە ئەی عومەر سبحان الله ئەوەیە دەستپاکی ئیسلام ئەوەیە چاکسازی ئیسلام ئەوەیە کەوا بستە قوماشێک ڕەوای خۆی نابینێ کاتێکەوە پەیڕەوی لە ئیسلام بکە بۆ ئەوڕۆ خەڵک لە ناو گەندەڵیدا نوخڕۆ بووە لەبەرەوەی بە ئیسلامی عیبە لەبەرەوەی پێی عیبە هەموو ناو ناتۆرۆکی هەبێ بەڵام پێی نەگوترێ موسڵمان حەز ناکە بە ئیسلام ناوی بڕوە دەیەوێت سیمای ئیسلامی بشارێتەوە و خەڵکانێکی مۆدێرن و خەڵکانێک بە ناوی تەقەدم و پێشکەوتن نیشانی خەڵک بدا دەوروبەر بدە کاکە تۆ ئەگەر هاتو لە ئەسڵ و ڕەسەناتی خۆت لاتدا خەڵک سەیرت دەکا و گاڵتەت پێ دەکا گەورەمان عومەر لە خوتبەکەیدا ئەگەر تەشبیه بکەن بەڕێزان ئەو خۆ پیشاندانانەی ئەوڕۆ کە داوای مافی خۆیان دەکەن هەمووی واجبە ئەو خەڵکە کە داوا دەکا هەستاوە بە واجبێکی خۆی ئەگە بە ناوی تونند و تیژی بێ ئەگە بە ناوی هەرچێ بێ ئێمە لەگەڵ تونند و تیژی دانین بە هیچ شێوەیەک بەڵام خەڵک کە داوای موچە و ماف و پارەی خۆی دەکا حەقی خۆیەتی بگرە کە مافی خوراوە دەبێت بۆ خۆی هەسێت داوای بکە لە ناو مزگەوتی شاری مەدینە لە خەلیفەی پێغەمبەری خوا عقید دەبنەوە دەفەرمێ ئەو بستە قماشە لەکوێ هێناوە ئەی عومەر فەرمووی عەبدوڵڵا لەکوێ عەبدوڵڵا عەبدوڵڵای کوڕم عەبدوڵڵا فەرمووی بەڵێ ئەی خەلیفەی ئیمانداران فەرمووی بۆ جوابیان نادەیەوە فەرمووی جەماعەت ڕەحمەتی خواتە لەبێ سوێن بە گەورەی خوا ئەو بستە قماشەی کە لە دزداشەکەی باوکم زیاد بووە وەڵڵاهی ئی خۆم بووە نەم دووریەوە داومە بە باوکم ئەو هەموو وەفد و ئەو هەموو میوان و ئەو هەموو خەڵکە دێتە کن خەلیفەی ئیسلام پێم شەرم بوو خەلیفەی موسڵمانان هەتا سەر چۆکی گۆشتەکەی دیار بێ ئەو قماشەی خۆمدایە بام ڕەحمەتی خواتانە بەلێ قبولکەن فەرمووی ئێستا ئەی عومەر فەرمووی گوێش دەگرین و ئارامیش دەگرین ئەوەیە سەرکردەی ئیسلام تۆ دینێکت هەیە ئەگەر لێیلا نەدەی وەڵی کەڵە پیاوی وات بۆ پەروەردە دەکا وای لێ دێکەوە حکومڕانی وڵاتێکت بۆ دەکا بەبێ ئەوەی کەوە ئەم هەموو مەسروفات و ئەو هەموو حیساب و ئەو هەموو کتابەی کەوا هەبێ ئەگەر داهات و بودجەی چەندین وڵات بێنی بۆ تەخشان و پەخشانی چەند شار و چەند پارێزگایەک بەشی ناکە بۆ لەبەرەوەی ناعەدالەتیە نادادگەریە بۆیە من لێرانەوە ڕای دەگەێنم ئەی موسڵمانینە هەموو ئەو کەسێکەوە خۆی پێ موسڵمانە ئێمە کەس ناڵێن ئەوە موسڵمانە ئەوە هەموو موسڵمانێک ئەگەر تۆ موسڵمانی حەقیقی دەبێت شانازی بە دینەکەی خۆتەوە بکەیت دەبێت پەیڕەوی لەو دینەشەوە بکەیت لە لیباست لە هەڵسوکەوتت لە تێکەڵاوەتیت و لە حکومڕانیشت دەبێت دەست پاک بی ڕازگۆ بی ئەمینیش